خۆپیشاندان و ناڕەزایی کوردی کەرکووکە دژ بە داخستنی ڕێگای نێوان کەرکووک هەولێر لەلایەن ژمارەیەک هێز و خەڵکی عەرەب و تورکمان. خۆپیشاندانەکە پشێوی تێکەوت و خۆپیشاندەران هەوڵیاندا بگەنە پەیکەری پێشمەرگە کە نزیکە لە بارەگای ئۆپراسیۆنە هاوبەشەکانی کەرکووک. هێز ئەمنیەکان بە تەقە ڕێگریان لە چوونە پێشەوەی خۆپیشاندەرانی کورد کرد. بە پێی زانیاریەکانی پەیام بە هۆی تەقەی هێز ئەمنیەکانەوە خۆپیشاندەرێک گیانی لەدەستداوە و دوانی دیکە بریندار بوون. ئەگەر لە یەکەم ڕۆژەوە دوو حزبەمان لەگەڵا بووە نەمانێژی ساوا بکەن. کاکە پێشەکەی بەخێرمە ئێمە لێرە پامێکمانەیە ئێمە ناتوێت دیفاع لە پارتیەکێ دیکە من وایە مەعاشخۆرێکی یەکێتیم بەڵام من 10 کیلۆمەترم بڕیەوە لێ هاتوومە دیفاع لە شاری کەرکووکەم ئەمە شتەکە بۆتە قەومی تەفرەقە بین کورد و عەرەب و تورکمانە داوا لە برا تورکمانەکانەکەین وازە فیتنەی بێنن بەسە یعنی بەڕاستی 5 دانە ڕۆژە ئەمە گەورەترین سوکایەتیە بە کورد قیادەی سیاسی کورد وەرنە مەیدان قیادەی سیاسی کوردی وەرنە مەیدان ئەوە تا تاک بە تاکی ئەم چارە تاک بە تاکی ئەم شارە سوکایەتی پێکرێ ئەمەیان بۆ بچێتە سەر شتی زۆر گەورەترەکەن بەرامبەرمان پەرلەمانتارەکە لێرە بوونایە ئاسو ئەڵمانی لێرە بووایە شاخەوان لێرە بووایە ئەبای موجود بوونایە لێرە وە بەهاتنایە لە پێشەم ئالە و ڕابۆستایە وەک پیا و ڕاوەستایە نەوەی نوێچێ سبڵدانەکان نەگرێ نەوەی نوێچێ با سبڵدانەکان نەگرێ با بچێ پێی بەتێرە ڕابۆستێ لەگەم فەقیرە ڕاوەستێ. هەرچەندە بەڕێوەبەری پۆلیسی کەرکووک ڕایگەیاند لە ماوەی دوو ڕۆژی داهاتوو کۆتایی بەو بارودۆخە دێت، بەڵام خۆپیشاندەران سوور بوون لەسەرەوەی بگەنە پەیکەری پێشمەرگە با گەیشتنیان بە نزیک بارەگای ئۆپراسیۆنە هاوبەشەکان بە زەبری هێز بڵاوە بە خۆپیشاندەرانی کورد کرا. ئێمە وعدیان نەدەی نییە بەپێی ئەو سەرچاوانی کە ئاگادار کرانێتەوە لە ماوەی دوو ڕۆژی داهاتوودا ڕێکەوتێکی سیاسی تر هەیە کۆتایی بەم کێشەیە دێنێت. ماوەی چەند ڕۆژە بەهۆی بڕیاری تەسلیمکردنەوەی بارەگای ئۆپراسیۆنەکانی کەرکووک بە پارتی خۆپیشاندان و مانگرتنی عەرەب و تورکمانەکانی کەرکووک بەردەوامە. بەو هۆیەوە ڕێگای کەرکووک هەولێر داخراوە و ئاستەنگی زۆر بۆ شۆفێران و هاوڵاتیان دروست بووە. ئەمەش نیگەرانی کوردی کەرکووکی لێکەوتوتەوە و داوا دەکەن هەرچی زووە داخستنی ئەو ڕێگایە کۆتایی پێبێت. ئەوەی ماوەی زیاتر لە 5 ڕۆژە هاوڵاتیان و چالاکوانانی کورد لە کەرکووک داوای دەکەن کۆتایی هێنانە بەو بارودۆخەی بەردەم بارەگای ئۆپراسیۆنە هاوبەشەکانی کەرکووک تاکو ئەمەی لێ نەکەوێتەوە. وەکو دەبینن هاوڵاتیان داوا دەکەن ئەو ڕێگایە بکرێتەوە، ئەگەرنا ئەو بارودۆخەی ئەمڕۆ لە کەرکووک ڕوویدا زیاتر دەبێت ئەو کاتە بە هیچ کەسێک پێشی پێناگیرێ. چیانوری کەناڵی پەیام کەرکووک.